بەهۆی پشتگوێ خستنیان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە هێزەکانی پێشمەرگە و زیندانیانی سیاسی و خانەنشینانی هێزەمنیەکان لە خراپترین دۆخی ژیاندان ڕۆژانەش ئەو هێزانە لا ڕێگەی گرتبوونەوە و مانگرتن و خۆپشاندان و کۆنگرەی ڕۆژنامەوانیەوە خەم و کێشە و ئازارەکانی خۆیان بەگوێی حکوومەتدا دەدەن بەڵام وەک خۆیان دەڵێن ئەو حکوومەتە لە ئاست خراپی دۆخی ژیانیان کەڕ و کوێرە. سێ داواکاریمان هەیە. یەکەم یاسای ژمارە چواری تایبەت بە زیندانیانی سیاسی عێراق پێویستە لە کوردستاندا جێبەجێ بکرێت بە تەواوی مافە یاسایی و شایستەکانیانەوە لە پاداشت و مەنحە بۆ سەرف بکرێت و هاوشێوەی زیندانیانی سیاسی هەموو عێراق. دوو کۆنگرەی شەرعی بۆ زیندانیانی سیاسی ببەسترێ. سێ لیستی زیندانیانی سیاسی لە کەسانی ناشایستە پاک بکرێتەوە. هەرێکەشمان بە جۆرێک غەدرمان لێکراوە بۆیە جارێکی کە بە ناوی هەموو چین و توێژەکانی ئەم وڵاتە بە ناوی پێشمەرگەی دێرین کە مندامی سەنگەر زیندانیانی سیاسی تێکۆشە لە دێرینەکان تکامانەوەی حکوومەت بەخۆی دابێتەوە. خەڵک نەگاتە ئەو ئاستەی کە دروشمی بڕوخێ هەڵگرێ. هێشتا دیار نییە زیندانیانی سیاسی کەی موچەی مانگی سەی ساڵی 2017 وەردەگرن هاوکات بە بەراورد بە زیندانیانی سیاسی عێراق زیندانیانی سیاسی هەرێمی کوردستان بێبەش کراون لە پێدانی موچە و سلفە و زەوی و ئیمتیازاتی دیکەی یاسایی. لە ئێستاشدا زیندانیانی سیاسی هەرێم لە هەوڵدان لە ڕێگەی حکوومەتی ناوەندیەوە موچە و شایستەدارەیەکانیان بەدەست بهێنن. ئێمە بەڵێ موچەکەمان زۆر دواکەوتووە ئەگەر ئەم جارە موچەمان بنێ ئەگەر هیمانگی سێ وەرەگرین هی ساڵی 2007 ئێمە بەپێی یاسای ژمارە 11 لە هەرێمی کوردستان کە دەچۆ ناو پەرلەمانی هەرێمەوە یاسایەکدا ڕێژا ئەو یاسایە هەست بە خوب نەکەین هەست بەوەکەین کەم و کورتیتیایە هەست بۆکەین مافەکانی ئێمەیتیا پێشێل کراوە. بەراوردێک لە نێوان ئێمە و عێراقا نەکراوە لەوێ یاساکە من حیان زۆر زیاترە ئیمتیازاتیان زۆر زیاترە تا ئێستا لێپرسینەوەی کوانەوە دووەم ئێمە لە ڕووی ژمارەوە ژمارەی زیندانیانی سیاسی لێرە زۆر نادروستە ژمارەیەکی زۆر کراوە بە زیندانی سیاسی کە بە شێوەی یاسایی ئەمانە زیندانی سیاسی ئەو مافەیان نیە. وەڵای وەکو زیندانیانی سیاسی گرفتمان زۆرە لەگەڵ ئەم حکوومەتەیە چونکە ئەم حکوومەتە تەنیا شەید و پێشمەرگە و زیندانی سیاسی پەراوێز کرد و هیچ مافێکی نایەتی هیچ مافێکی خۆمان بەردەست نەکردووە. بڕۆ سەیری خواخواری عێراقکە. لە دوای کۆتاییاتنی شەڕی داعش و شکستەکانی دوای ڕیفراندۆم دەستە گوڵی حکوومەتی هەرێم بۆ بەریەخەی بنەماڵەی شەیدان و قوربانیدانی پێشمەرگە و هێزەمنیەکانی دیکە تەنها بڕینی نیوەی موچەکانیان بوو. ئەو بڕیارەش ناڕزایی توندی پێشمەرگە و هێزەمنیەکانی لێکەوتەوە. ئەو هێزانە بڕیارەکەی حکوومەتیان بە بێوەفایی و بە کەمزانینی قوربانیدان و خوێنی شەیدان ناو دەبن بەهۆی نائەدالەتی و کەڵەکەبوونی گەندەڵیشەوە بەشێکی زۆری ئەو هێزانە پەشیمانی خۆیان دەردەبڕن لەو خەباتەی کە کردویانە. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.